دوای گرژەکانی چەند ڕۆژی ڕابردوو ئەمڕۆ دۆخی لاجان و قەزای خەبات بەرەو ئاسایی بوونەوە چوون و ژیانی ئاسایی بۆ دانیشتوانەکەی گەڕایەوە. تا درنگانی شەوی ڕابردوو دۆخی گوندی لاجان و قەزای خەبات ناسەکان گیر بوون، بەڵام دواتر لایەنە حکومیەکان و دەستڕۆیشتوانی گوندی لاجان گەیشتنە هەل و دانیشتوانی گوندەکە گەڕانەوە سەرماڵ و حاڵی خۆیان. ئەمڕۆژ دۆخی گوندەکە تاڕادەیەکی زۆر ئاسایی بووەوە و هیچ گرژیەکی نوێ سەری هەڵ نەداوەتەوە. قەزای خەباتیش تا درنگانی شەوی ڕابردوو پڕبوو لە ئاڵۆزی و بەهۆیەوە هەریەک لە فەرمانگاکانی کارتی نیشتیمانی و ناوەندی لاوان و قەپانی خەبات هەروەها کامیرای تۆمارکردنی تیژڕەوی سووتێنران. ئەمڕۆ دۆخی ئەوێش ئاسایی بۆتەوە. 964 لە تەندروستی هەولێرە و زانیوێتی لە گرژی و ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو 11 کەس بریندار بوون و کەسێکی ژیانی لەدەستداوە. 8 لە بریندارەکانیش تام ئێوارەیە نەخۆشخانەیان جێهێشتووە، بەڵام دوو لە بریندارەکان لەژێر چاودێری تردان کە یەکێکیان کارمەندی هێز ئەمنیەکانە.